ئەو کاتت باش زۆر بەخێر بێ بۆ وانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم دەچینە لاپەڕە ژمارە 6 وەک دەبینی لە لاپەڕە 6 بابەتەکە 100,000 بابەتی ئەو لاپەڕە 100,000 پاشان نووسرایە فێربە لە زەویەوە بۆ مانگ نزیکترین دووری نێوان زەوی و مانگ دەکاتە 36377 کیلۆمەتر واتە مەودای ماوەی بەینی زەوی و مانگ 363,377 کیلۆمەترە یان چیلۆمەترە. بۆ نواندنی ئەم ژمارەیە ستوونێکی تایبەت زیاد دەکەین بە 100,000 بۆ خشتەی خانەکان. ئەگەر تەماشاکەی هەتا ئێستا کە دەمان نووسی خشتەی خانەکان یەکان و دەیان و یەکانمان بە سۆری ئەمن دەمنووسی یەکان هەبوو دەیان هەبوو سەدان هەزاران دەهەزاران بەڵام 100,000مان نەبوو لێرە 100,000یش زیاد بووە ستونێکی تایبەتی واتە ستون واتە ئەوە ستونە ئەو ئێرانە وەکو بڵێ خانەیەک زیاد دەکەین ئەو ستونە بۆ چییە بۆ 100,000 کەی ئەو ستونەمان پێویستە ئەگەر ژمارەکەمان کە هەمانە ئەو ژمارەیە کە هەمانە پێویستی پێبوو با بزانین ئەو ژمارەی لە چەند ڕەنووس پێکاتیە ڕەنووسی دەیان هەفتە ڕەنووسی یەکان ببورن ڕەنووسی یەکان هەفتە ڕەنووسی دەیان هەفتە ڕەنووسی سەدان سێیە ڕەنووسی هەزاران سێیە ڕەنووسی دەهەزاران شەشە و ڕەنووسی 100,000 سێیە کەواتە 6 ڕەنووسن هەیە لەبەر هەندێ پێویستمان بە 6 خانەیە 1 2 3 4 5 6 6 خانەمان پێویستە 6 ستونمان پێویستە بەڵام ئێستا شتێکی نوێش هاتی تەکایەوە ئەویش ئەوەیە کە خانەکانی یەکان و دەیان و سەدان ناوەکی تایبەتیان هەیە ئێستا پێیان دەڵێن یەکەکان و خانەکانی هەزاران و دەهەزاران و 100,000 چیان پێیان دەڵێن هەزاران لە هەمان کات ئەو سێ خانەیە بەیەکەوە پێیان دەڵێن دابڕین ئەوە یەک دابڕین ئەوەش هەرسێک پێکەوە پێی دەڵێن دابڕین دوو دابڕینمان لێرانە هەیە دوو ماوەمان هەیە لەبەر چ ئاوا دەکەین ئایا لەبەر چوایە بۆ ئەوەی بتوانین ئەو ژمارەی کە هەمانە بە ئاسانی بخوێنینەوە ئەگەر تەماشای ئێرەکەی ئەو سێ خانەیە لە بنیەک ئەو سێ ڕەنووسە لە بن یەک نووسرایە پاشان سێ ڕەنووسەکەی دیش لە بن یەک نووسرایە پاشان ئەو مەودای دەبینی لە مابەینیان مایتەوە تۆزەک ئەوە هەتا بزانین کە ئەوە یەک دوو سێ ئەو بووە هەزار ئەوی تکەش یەک دوو سێ ئەویش بووە هەزارێک کە لە کاتی خینەوەی زۆر ئاسان دەبی دەڵێن چ کو با بڵێن وەک برێ ئێرە دەگری نابینی هەر دەڵێ 363,000 ئەو جە دوای دەڵێ 363,377 ئاوا دەیخینەوە ئاسان دەبی بۆ خینەوەی با بچین بزانین چۆنیە گوتمان خانەکان دیسان هەر وەکو جاران لە دەستەڕاست دەست بە خانەکان دەکەین یەکەم خانە یەکان دەیان سەدان هەزاران دەهەزاران 100,000 ئەو سێ خانەی دەستە ڕاست پێیان دەڵێن یەکەکان ئەو سێ خانەی دەستە چەپیش پێیان دەڵێن هەزارەکان کە دەبینی لێرانە ئەو مەودایە هێشترایتەوە ئەلێرە کە دەیبینی بە پیشانی دەم ئالێرە دەبینی
ئەو ماوەیەم هێشتیتەوە لە مابەینی خانەکان ئەو ماوەیە هیچی لێ نییە هەتا جوداکەینەوە یەکەکان لەگەڵ هەزارەکان تا ئەوەی جوداکەینەوە ئەو ماوەیەمان هێشتیتەوە لە مابەینی یەکەکان و هەزارەکان. ئێستا بابزانین ئەو ژمارەی کە هەمان بوو مابەینی زەوی و مانگ چەند بوو ئەگەر هەر ئەوها تەماشای ژمارەکەی بکەی ئەوها تەماشایکەی زۆر زەحمەتە بیخینیۆ بزانی چیەها لە بنیەک نووسراینە 3 6 3 3 7 7 ئەوە چییە؟ ئەوە هیچ زەحمەتە زۆر زۆر بتوانانی بیخینیەوە بشی نووسی لەبەر هەندێ ئەوای دەنووسین ئەو بابێتە سەرەوە ئەوەش هەر بابێتە سەرەوە کوی دەینووسین ئەوە وەچی نووسیمان 363 پاشان ماوەیەکی کەم دەهێڵینەوە دەشنووسین 377 هەتا لە خینەوەی ئاسانبی ماوەیەکی کورت لە مابەینی ئەو سێی پێشەوە و سەیەکەی دوایە دەهێڵینەوە لە کاتی نووسین دەڵێن لە خینەوەی چ دەڵێن هەمیشە لە دەستی چەپ دەخینینەوە دەڵێن 363 هەزار و چونکە هەزار سێ خانەی هەیە سێ سفری هەیە ئەوەش سێ سفرەکەیە کە سێ ڕەنووسیە لە پێشی دەڵێن 363,377 زۆر خینەوەکە ئاسان دەبی ئەگەر ماوەک هەبوو لە مابەینی ئەو سێ و ئەو سێ ئەگەر ماوەک ئالێرە هەبوو ئاوا تۆزەک بڵاوەمان پێکردن زۆر بە ئاسانی دەتوانین بخینینەوە ئەوجە ئێستا ئاوایە با بچین بزانین دەتوانین کو لە خانەکەی دامان نایە تەمەشاکەین ئەو هەفتەی یەکەم لە چێداندا لێرانە لە خانە یەکانە هەفتەکەی دووەم لە خانەی دەیانە سێەکەی یەکەم لە خانەی سەدانە ئەو سێەکەی دیکە لە خانەی هەزارانە ئەو شەشەی تەنیشتی لە خانەی دەهەزارانە ئەو سێی لە دەستە چەپیش لە خانەی 100 هەزارانە خینەوەکە کو دەبی دەچین لە دەستە چەپ دەخینەوە تەمەشای سێەکەی دەکەین لەبەرەوەی لەژێر 100 هەزاران دەرێن 300 دەڵێن 300 یەکەم جار دوا دەڵێن 306 لەبەرەوەی لە خانەی دەیانە دەرێن 360 ئەو سێش دەرێن 363 ئەوجە دەرێن هەزار دەرێن 363,377 ئاوا دەخینەوە دەچینەکەن سێەکەی تەمەشا دەکەن لە ژێر سەدیە دەرێن 300 ئەوەش لە ژێر دێ دەڵێن 63 ئەوجە دەڵێن هەزار چکە هەمویان هەزارن هەزار 363,377 ئاوا خینەکە دروست دەبی ئەگەرنا زەحمەت دەبوو هەر یەکانەکان پێیان دەرێن دابڕین چونکە کە یەکانەکانمان نووسی ماوەیەکی ئاوا دەهێڵینەوە لە مابەینیان ئەوجا دەچین ئەو ماوەی دەهێڵینەوە لە مابەینیان ئەوجا سێ ژمارەکەی دیکە دەنووسین ئەوە ئەگەر ئاوامان نووسی بە زۆر زەحمەت بوو بتوانین بخینینەوە کو دەخیندرێتەوە ئەوە ئاها لە بنیەک بە سڕی بنووسرێ زۆر زەحمەتە خینەوە لەبەرەوەی بیرکەوە هەر سێ ڕەنووسی پێشەوەت کە نووسی ماوەیەکی بهێڵەوە کە سێ ڕەنووسی پێشەوەت نووسی ئەوە ماوەیەکی بهێڵەوە ئەو دووە سێ ڕەنووسەکانی دی بنووسیان ڕەنووسەکانی بنووسە وەکو کوور لەو کتێبەش ئاوا نووسرایە ئێستا ئەگەر تەماشای ئەو ژمارەی بکەین تەماشاکەین لێرە ئەو سێ ڕەنووسە لە نزیک یەک نووسراینە سێ ڕەنووسەکەی دیش لە نزیک یەک نووسراینە لێرانە کورتەماوەک بەجێماوە هەتا بتوانین بە ئاسانی بخینینەوە کە ئەمە ئەو سێ ڕەنووسەمان دیت
پاشان ئەو سێشمان دیت بە ئاسانی دەڵێن 363,377 ئاوا دەخینینەوە. ئەو جە لێرە چ نووسرایە؟ دەرێ هەر کۆمەڵێک لە سێ خانە پێک هاتبێ پێی دەوترێ دابڕین، کەواتە ئەوە یەک خانە دوو خانە سێ خانە ئەوە دابڕینە، یەک خانە دوو خانە سێ خانە دیسان دابڕینەوە. دابڕینەکان ئاوا لە مابینی سێ خانەینە. ماوەیەکی زۆر کورتیش هەیە کە ماوەیەکێ ئەلێرانە کورتە لە نێوان دابڕینەک و دابڕینێکی تر کە لێکیان جودا دەکاتەوە، لێکیان زیاد دەکاتەوە. ئەو ژمارەیە لە دوو دابڕین پێک هاتووە، دابڕین یەکەکان و دابڕینی هەزارەکان. دوو دابڕینە، یەکەمیان ئەو دابڕینە، دوای ئەو دابڕینە. لەبیرت نەچێ بەهای خانەیی و ناوی دابڕینەکان یارمەتیت دەدەن لە خوێندنەوە و نووسینی ژمارەکان. شێوەی ڕەنووسی ئەو ژمارەیە کە هەمان بوو ئەگەر بە شێوەی ڕەنووسی نووسیمان ئاوا دەینووسین وەکو ئێستا. ئەگەر بە شێوەی پیتی نووسیمان چ دەڵێن؟ دەڵێن 363,377. ئەگەر بە شێوەی درێژیش نووسیمان کو دەینووسین لە دەستی ڕاست دەست پێ دەکەین. یەکەم ڕەنووس کە هەمانە وەکو خۆی دەینووسینەوە هیچی بۆ زیاد ناکەین. پاشان هێمای کۆ دادەنین لە مابینیان. هێمای کۆ ئەو جەدەینە لای ڕەنووسەکەی تەنیشتەوی کە 7 دەینووسینەوە، چونکە 7 لە ژێر خانەی دەیانە دە یەک سفری هەیە، سفرەکی لە تەنیشت دادەنین. پاشان دیسان هێمای کۆ ئەو جارە دەچینە لای ڕەنووسەکەی دیکە کە ڕەنووسی سێیە، لێرە دەینووسینەوە لەبەرەوەی لەژێر خانەی سەدانە 2 سفری لۆ زیاد دەکەین. دیسان هێمای کۆ ئەو جارێ دەچینە لای ڕەنووسەکەی دیکە کە ڕەنووسی هەزارانە، دەینووسین لەبەرەوەی خانەی هەزارانە 3 سفری لە پێشدا دەنین. دیسان هێمای کۆ ئەو جارێ دەچینە ڕەنووسەکەی تەنیشتی کە 6ە، شەشەکەی دەنووسین، بەڵام لەبەرەوەی لەژێر خانەی 10,000 4 سفری لۆ زیاد دەکەین. ئەو جا دەچینە لای ڕەنووسەکەی پاشان کە سێیە، ئەو سێیە کە سێیە دەینووسین لەبەرەوەی لەژێر خانەی 100,000 چەند سفر؟ 5 سفری لۆ دادەنین. 5 سفری لۆ دادەین. ئەو شێوە نووسینە پێی دەڵێن شێوەی درێژی. کەوابوو 3 شێوە هەیە لە نووسینی ڕەنووس تا ئێستا. شێوەی ڕەنووسی ئەو شێوەیە، شێوەی پیتی ئەو شێوەیە، شێوەی درێژی ئەو شێوەیە کە لە مابینی ڕەنووسەکان هێمای کۆ دادەنین. ئەمن لێرانە ڕادەوەستم ئەوانەی کە ماون ئەو پرسیار و ڕاهێنان و شیکردنەوە و نمونانە بۆ وانەی داهاتوو هەڵدەگرم هەتا وانەی داهاتوو هەر خۆش و کامەران بی.